أكبر بەهۆی کەمی بڕی بارانبارین و ترس لە وشکە ساڵی و دروستبوونی مەترسی لەسەر بەروبوومەکان لە کۆمەڵگای شاوێز لە سنووری پارێزگای هەولێر سونەتی نوێژەبارانە ئەنجامدرا. هاوڵاتیان نزا دەکەن و لەخوای باڵادەست و میهرەبان دەپاڕێنەوە کە بارانی بەڕەحمەتیان بۆ ببارێنێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی کە باران تاخیر دەبێتی لەبەر گوناحەکانی مرۆڤەکانە. پێویستە یعنی بەڕاستی ساڵانە کە باران ناباری مسلمانان ئەو سونەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیندی بکەنەوە. وەڵا تەبعاً دەبی دڵ و دەرونیان خاوێنکەنەوە بەدڵێکی ساڤێن لەبەر خوای گەورە بپاڕێنەوە بۆ ئەوەی خوای گەورە ڕحم بکا و بارانی ببارێنی. ئەو ساڵەش بەڕاستی باران تاخیر بووە، ینی بە حەقیقەت باران تاخیر بوو و ئێمەش هەست بە بەڕاستی هەست وا تەسەووڕی ئەکەین ئەوە تاخیر بوونە بە سەبەب گوناحەکانی خۆمانەوەیە، بە سەبەب گوناحەکانی ئەو خەڵکەوەیە. لەبەرەوە هاتینە دەرە لێرانە زەلیلی خۆمان بێدەسەڵاتی خۆمان بەرامبەر بەخوای گەورە لێرە دەرببڕ. لەبەر ئێمە عەبدین، هیچمان لەدەست نایە. ها ئێستا تەماشای باران تاخیر بووە، با کەسێک هەستی لە ئەو پەڕی قووەتی خۆی بی با یەک پشکە باران ببارێنی چی ئەتوانی؟ ئەوە بەس لەدەسەڵاتی خوای گەورەدایە. چۆن سەرمان لەسەر ئەو خاکەدا دەنێن ڕێک ئەو هاش بە خۆدا بچینەوە بەرامبەر کردەوەکانمان. زانایەکی ئاینیش دەڵێت یەکێ لە هۆکارەکانی دواکەوتنی باران زۆری تاوانی مرۆڤەکانە، بۆیە دەبێ دڵ و دەروونمان لەگەڵ خوای گەورە پاک بکەینەوە بەڵکو بارانی ڕەحمەت ببارێنێت. خەڵک داوای لێبوردن لەخوا بکە، خەڵک پەشیمان بیتەوە، خەڵک استیغفار بکە، خەڵک بەرامبەر ئەو گوناحانەی بەرامبەر یەکتریان کردیە، بەرامبەر خەڵکیان کردیە، بەرامبەر خوایان کردیە، لە کۆی ئەو گوناحانە پەشیمان بیتەوە. ئەوە مەرجی ئەوەیە. بەڕاستی ئەگەر ئەمە نوێژەکەش بکەین، ئەگەر استیغفار و تەوبە و پەشیمان بوونەوەی تێدانی بیانی هیچمان نەکرد، لۆی هەمومان دەتوانین بەشێک بین لە نوێژە بارانەی لە ماڵە خۆ استیغفار بکەین، لە ماڵە خۆ داوای لە خۆش بکەین، لە ماڵە خۆ هەوڵ بدەین خوای گەورە وامان لێ بکاتن لە گوناحەکانمان پەشیمان بین و ئینشاءالله. سونەتی نێژە بارانە لە کاتێک ئەنجام دەدرێت کە باران دوا بکەوێت. ئێستا لە وەرزی زستان داین و تا ئێستا ڕێژەی پێویست باران نەباریوە، ئەوەش مەترسی وشکە ساڵی دروست کردووە. دواییش دەکرێت لە هەموو شوێنەکان ئەم سونەتە ئەنجام بدرێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، کۆمەڵگەی شاوێز.